جموجۆڵی ڕۆژانی ڕابردووی چەکدارانی داعش لە چەند پارێزگایەکی عێراق جارێکی تر مەترسیەکانی زیندووبوونەوەی ئەو ڕێکخراوەی لای خەڵکی عێراق و دام و دەستگا حکوومیەکان دروست کردەوە. الداعش لم ينتهي تنظيميا لە ڕووی ڕێکخراوەیەوە داعش کۆتایی نەهاتووە، بەڵام لە ڕووی سەربازیەوە کۆتایی هاتووە و پێگە و شوێنەکانی خۆی لە عێراق لەدەستداوە، هەروەها لە وڵاتانی تریش. بەڵام ئایدۆلۆژیای داعش هەربوونی هەیە، هەروەها شانستۆکانیان ماون و دەشێت ئەمانە مەترسی دروست بکەن و ئاسایشی ناوچەکە تێک بدەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا داعش لە پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدین چەندین هێرشیان ئەنجام داوە، هەروەک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای نەینەواش بە فەرمی مەترسیەکانی دووبارە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵی لەلایەن ئەو ڕێکخراوەوە دا بە گوێی بەرپرسانی عێراقدا. بەڵێ هێزەکە وەکو بیر و باوەڕ ماوەتەوە وەکو لایەنە سەربازیەکە لاواز بووە نەواتی دروستبوونی داعش هەرە و نەواتێکی ئێستاکەش ماوە تاوەکو ئێستاش بەشێکی زۆری ناوچە سونیەکان کە خۆیان باوشیان بۆ داعش گرتەوە لە دژی نەپاراستنیان لەلایەن هێزە عێراقیەکانەوە تاوەکو ئێستا هێزە عێراقیەکان بۆ ئەرکی خۆیان هەڵنەساون بۆیە دەبینین بەتایبەت لە ناوچە دابرێراوەکان و ئەو ناوچانشی وەکو مووسڵ و ژێردەستی داعشا بوون تاوەکو ئێستا لێرە و لەوێ دەنگۆکە هەیە ترس و دڵەڕاوکیەکە هەیە چالاکی نەوعی ئەکرێت بۆیە حکوومەتی عێراقی دەیە بە وردی دراسی ئەمە بکات. بەرپرسانی حەشدی شعبیش دۆخەکە پێچەوانە دەبین و پێیان وایە داعش کۆتایی هاتووە. ئەمە تاجر سیاسەکانە دەستیان بەتاڵە گەرەکیان عێراق هە لە ئەزمە بمێنێ هە لە وەزعی مشەوەش بمێنێ بەغدادی تەواو داعش تەواو ئەمانە تاجر سیاسیەکان لەم ئەلام قسەی ئەلامی تجارەتەکان نەخێر فکرتان ساف نە بەغدادی نەغێر بەغدادی نە داعش منطقەی ئەمە منطقەی ئارامە خصوصا منطقەی شمالی بڵێن مووسڵ و کەرکووک و تووز و ئەم منطقانە متبەن من هیچ نییە. گەرچی داعش زۆربەی هێزەکانی لەدەست داوە بەڵام هێشتا ژمارەیەکی زۆر لە چەکدارەکانی لە ناوچە شاخاوی دەشتایەکانی عێراقدا ماونەتەوە کەمانەوەی ئەو چەکدارانە هێشتا بەلای بەرپرسانی عێراقیەوە مای مەترسین. دڵشادە نوارە دەنگی ئەمریکا کەرکووک.